ئێمە گەڕەکەی نوێینە لە سەرزادی کەزەزان بەرامبەر شوخانی پزلایفی پێش شاری بیابان تۆڕی ناوە خۆمان هەیە کارەبا معاویلە بەستاوە شەبەکە کامل بەستاوە ئێستا ئێمە یەک شەشەمانەیە قووەتمان بدەنێ قووەتەکەی ئەدەسیەسیمە پێ دەکەن لەو دایرێ کارەبا لە وەزارە لە وەزارە لە پارێزگا لە پارێز لەو شوێنە شتێک چەند کتابمان کرۆ تا ئێستا جابێکمان نییە ئەتان 6 مەتر لە فەرعی پشتە من 6 مەترمان بینە لەوانەیە بە کێبلێکی 6 مەتری خۆت بگاتە شەبەکەی من قەیمی ناکەن ئێستا مۆلیەمانەیە بە بەردەوامی 20 ساعتی ئەم پێی 22 دێن ئێستا من 16 پێرمێ نزیکەی 400 دەم مانگانە فەق بوو ناکەوەشتە کێشەمە ئەوەیە نەبوونی وزەی کارەبای لە گەڕەکەکەمان گەڕەکی هەواری شار نزیکەی ما 2 ساڵە لەوێن دەرێت نیشتەجێین هەموو شتێکمان لە حسابی خۆمان تەرتیب کردووە ئاومان بە پارەی خۆمان لە خڕمان کردەوە و بیرمە پێ لێداوە ئێستا شەبەکەی ناخۆی لە گەڕەکە هەمووی ئامادەکراوە حازرە محاویلە هەیە ئەوەی نەبی تەنها ئەو هێزەیەکە بدرێتە ناو شەبەکەی و بدرێتە ماڵەکان ئەویش لەسەر مقاول و لەسەر نەبوونی فیدەرە بە لەساس فیدەر نییە بۆ ئەو گەڕەکە دابین بکرێتن بۆی هێزمان بدرێتێ داوا لە حکومە دەکەین وەکو بەرپرسیارەتێک هەستن کە ئەو هێزە بە ئەو گەڕەکان دابین کاتن ئەمە شەو ڕۆژ تەنها قوتی مۆلدەمان هەیە تۆڕی کارەبا بەستراوە لە ناو پرۆژەکەدا کە پرۆژەیەکی حکومیە خانووەکان هەرکە سوی خۆیتی تاپۆی بەناوی خۆیتی خەتی نەهاتووە مەسوتینە لەلایەنە پەیوەندیدار وەڵامی ئەوان دەڵێن بە سەرچاو بەڵام تەنفیسکردنەکە مهمە کتاب کراوە لە ئەنجومەنی وەزیران هەر ئەو ڕۆ سبەیە